هەناری هەنار وا بەدارەوە سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم چۆنن؟ بەو هیوایم زۆر باش بن. ئەزان لەکوێم؟ لە گوندێکی زۆر جوان و دڵگیری کوردستانم. بەڵام جارێ پێتان ناڵێم ئەو گوندە جوانە کوێیە لەبەرەوەی مناڵەکان خۆیان حەزەکەن پێتان بڵێن. ئەمڕۆ خۆمان ئامادە کردووە بۆ ئەوەی بەرنمەیەکی جوان لەگەڵ مناڵانی ئەم گوندە بکەین. ئێستا هاوکارانمان خەریکی ئامادەکردنی شوێنێکی تایبەتن بۆ ئەوەی بەرنمەکەی لێ تۆمارکەین. باشە کەواتە چاوتان لەسەر شاشەی کورسات بێ لەگەڵمانە بن فەرموون. سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم چۆنن؟ باشی هەمووتان باشن؟ باشە. یاخوا هەمیشە باش بن. من ئەمڕۆ زۆر دڵم خۆشە. ئەزان بۆچی؟ لەبەر ئەوەی یەکەم جارە ئێمە ئەم گوندە جوانەی کوردستان لەم ناوچە دڵگیرەی کوردستان. ئادی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ کوڵەجۆ سەر بە قەزای کوێیە؟ قەرەداغ سەر بە پارێزگای کوێیە؟ سلەیمانی. ئەی ئافرین یەک چەپڵی قای بۆ خۆتان. دەستا خۆش مناڵەکان ئێمە هاوکارانمان راپۆرتێکیان بۆ ئامادە کردووی لەسەر گوندەکەی ئێوە و لەسەر ژیانی گوندەکەی ئێوە. حەزەکەن سەیرێکی راپۆرتەکە بکەین و دواتر بگەڕێنەوە بۆ بەرنامەکەمان؟ کەواتە با بەیەکەوە بینەری راپۆرتەکە بین. سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم. زۆر دڵخۆشم ئەمڕۆژ بە دیداری ئێوەی ئازیز شادەبمەوە. بۆ ئەمڕۆژ گەشتێکەکەین بەرەو گوندێکی دڵگیری کوردستان. وەرن با پێتان بڵێم ئەو گوندە جوانە کوێیە؟ گوندی کوڵەجۆ. ئەم گوندە جوانە سەر بە قەزای قەرەداغە و دووریەکەی نزیکەی 48 کیلۆمەترە لە سەنتەری شاری سلێمانیەوە. گوندێکی تا بڵی دڵگیر و جوانە. ئێمە هەر ببینینی دیمەنی گوندەکە بە تەواوەتی سەرسام بووین لەبەرەوەی هێشتا سروشتی گوندەکەوە خۆی مابوو. دیواری بەرد و سەقفی گڵ دیمەنی گوندەکەی ڕازاوەتر کردبوو. دەوروبەری گوندەکە بە چەم و جۆگە دەورە درابوو. هەر ئەمەش وای کردووە کە خەڵکی گوند بۆ بژێوی ژیانیان پشت بە کاری کشتوکاڵی و ئاژەڵداری ببەستن. کە ئەمەش یەکێکە لەو هۆکارانەی کە درێژە بە ژیانی گوندنشین و ئاوەدانی گوندەکان دەدات. بەداخەوە لەم گوندەدا قوتابخانەی لێ نییە، بۆیە منداڵانی گوند بۆ درێژەدام بە خوێندن ناچارن ڕۆژانە بڕۆن بۆ گوندێکی نزیکی گوندەکەی خۆیان. ئێمە گفتوگۆی زۆر خۆشمان کرد لەگەڵ هاوڕێکانمان، بۆیە کاتەکانمان لە خۆیەوە تێپەڕی. ئێوەش ئەگەر ئەتانەوێت گوێتان لە گفتوگۆ و زانیاری هاوڕێکانمان بێت لەسەر گوندەکەیان، وەرن با بگەڕێینەوە بۆ لای زیتەڵە و هاوڕێکانمان. فەرموون! ئەدی یەک چڵی قایم بووە و کارانمان بۆ ئامادەکردنی راپۆرتەکە. دەستا خۆش. مناڵەکان حەزەکەن چیرۆکێکتان بۆ بجێڕمەوە پێشەوەی کە دەستکەین بە گفتوگۆکانمان؟ زۆر باشە. چیرۆکەکەمان ناوی پەیامی جاندارانە بۆ مناڵان. ئەڵێ لە دەشتێکی پڕ لە گوڵ و گوڵزارە بە تەنیا ئەسوڕامەوە. بولبولێکی جوانم لێ پەیا بوو. هەر لە ئاسمانەوە بە دەنگە خۆشەکەی سڵاوی لێکردم و وتی تکایە وەرە با بڕوین بۆ لای هاوڕێکانم. هاوڕێکانم پەیامێکیانەیە بۆ مناڵان. هەمووان لە چاوەڕوانی تۆیان تا پەیامیان بگەێنی بە مناڵان. بولبولەکە
پێشم کەوت و منیش بە دڵێکی خۆشەوە دوای کەوتم. کاتێک گەیشتمە لایەن بینیم کۆمەڵێک ئاژەڵ و باڵندەی جوان لە قەراغ ڕووبارێک کۆبوونەتەوە. دوای ئەوەی بە خێراتنیان کردم، هەر یەکە بە نۆرە باسی پەیامی خۆی کرد. یەکەم جار هەڵۆی چاوجوان وتی: تکایە پەیامم بگەێنە بە مناڵان، با وەکو من چاوتیش بن، با زۆر مۆبایل و ئایپاد بەکار نێنن، چونکە زۆر بەکارهێنانی مۆبایل و ئایپاد چاوەکانیان چی لێکە؟ کزەکە. دواتر پاشای دارستان واتە شێری ئازا نەڕاندی و وتی: بە مناڵە بەهێزەکان بڵێ با وەکو من بەهێز و چاو نەترس بن، با دڵی یەکتر نێشێن و لەگەڵ یەکتریا دۆست بن و یەکتر ئازار نێن، با وەکو من ئازا بن و لە کۆششکردن نەترسن. لەولاوە سمۆرەی خنجیلانە بازیایە سەردارێک وتی: تکایە پەیامی منیشیان پێ بگەێنە، بەو منداڵە چاوگەشانە بڵێ با وەکو من زیرەک و دانا بن، پێیان بڵێ با بخوێنن لە قوتابخانە دوانەکەون. پەپولەی باڵنەخشین کە بەسەر گوڵێکەوە نیشتبووەوە بە دەنگە ناسکەکەی هاواری کرد: هاوڕێی خۆشەویستم، بە مناڵان بڵێ با وەکو من دڵشاد و کامەران بن، با هاوڕێی درەخت و گوڵەکان بن، پێیان بڵێ با هەرگیز ئازاری دار و درەخت نێن. لەولاوە سەگی بە ئەمەک حەپاندی وتی: هاوڕێجان، ئێمەی سەگ بە ئەمەکداری ناو بەگمان دەرکردووە، تکایە بە منداڵان بڵێ با وەفا لە ئێمەوە فێر بن، پێیان بڵێ کە لەگەڵ دایک و باوک و خێزان و نیشتیمانیانە بە وەفا بن. کەروێشکی نەرمۆڵە خەندەیەکی بۆ کردم وتی: تکایە پەیامی منیشیان پێ بگێن و پێیان بڵێ بۆ ئەوەی وەکو من چوست و چالاک بن، باشەوان چی بکەن؟ زوو بخەون، بەیانیانیش چی بکەن؟ زوو وەسن لە خەو. تەندروستی لە زوو خەوتن و هەروەها زووەستانایە، پێیان بڵێ ئەگەر وا بکەن وەکو من خەوی خۆشخۆشە بینن. کەمەڕی چاوکاڵ پەیامی خۆی گەیان، منیش سوپاسم کردن و باوەشم پیا کردن، بەڵام لە شە نەرمەکەی لەو خەوە خۆشە بە ئاگای هێنامەوە. هاوڕێیان، ئەوەی ڕوویدا خەون بوو، بۆیە بڕیارم یا کە خەوەکەم لە شێوەی ئەم چیرۆکەیە چی بکەم بۆ ئێوە بنووسمەوە بیکەم بە پەیام. چیرۆکەکە خۆش بوو؟ بەڵێ. سوتا لێبینی؟ بەڵێ. هەمووی ڕێنمایی بوو وایە؟ بەڵێ. ئافەرین، یەک چەپڵی قایم بۆ ئەو بێدەنگی خۆتان. ئێستا یەکێک بێمەلاتان و دەستکەین بە گفتوگۆ لەسەر گوندەکەتان. بەڵێ. یەکەم جار بێمە لای کێیە؟ شاتوو بەڵێ. چۆنی؟ باشم. ئەحواڵە چۆنە؟ باش. خزمات چۆنن؟ باش. هەمووی باشن؟ بەڵێ. ئەییا خوار باش بن. شاتوو گیان، بەڵێ. تۆ لە قوتابخانەی؟ بەڵێ. لە پۆلی چەند؟ 2. لە پۆلی 2. ئەی ئافرین. قوتابخانە و خۆشەوێ؟ بەڵێ. بۆچی؟ لەوێنە فێری زانست دەبی. فێری زانست و زانیاریە بین وایە؟ بەڵێ. ئەگەر ئێمە نەخوێنین ئەتوانین فێری خوێندن و خوێندنەواری بین؟ نەخێر. ئەتوانین بنووسین؟ نەخێر. ئەتوانین فێری بیرکاری بین؟ نەخێر. ئێستا تۆ فێری چی بووی؟ هەموو شتێک. فێری هەموو شتێک بووی وایە؟ بەڵێ. فێری بیرکاریش بووی؟ بەڵێ. باشە، با پرسیارێکی بیرکاری و لێ بکەم. 1 بەڵێ. کۆی بەڵێ. 5 ئەکاتە چەند؟ 6. ئافرین. بەڵام ئەگەر نەو خوێندا فێری ئەمەش نابووی وایە؟ وایە. ئەی ناوی من زیتاڵە. زیتەڵە. ئادی پیتەکانی یەک بڵێ؟ زەی تاڵە. ئافرین. لێ بزوێنی کورت وایە؟ هەر بشیت. شاتوو؟ بەڵێ. ئەی چیرۆکەکەی ئێمە و گوێ لێ بۆەوەی کێسا بۆم جێڕانەوە وایە؟ بەڵێ. باشە. پەیامی ئاژەڵەکان شتێکی بەسوود بوو یان سوودی نەبوو؟ سوودیە بوو. سوودیە بوو. تۆ ئاژەڵەکانی خۆشەوێ؟ بەڵێ. ئەی بە قسەیانەکەی؟ بەڵێ. ئافرین. نیشتیمانەکەی خۆشەوێ؟ بەڵێ. ئافرین. ئەی شەوان درەنگ هەڵەسی درەنگە خەوی یان زووەخێ؟ زوو. ئەی باشە بەیانیان چیەکەی؟ زوو هەڵەسی لە خەو یان درەنگ؟ زوو. زوو. چونکە ئەگەر وەکو کەروێشە گوتی ئەگەر ئێمە شەوان زوو بخەوین و بانیانیش زوو لە خەوەسین، ئەوە لە شێکی چست و چالاکمان ئەبێ وەکو کەروێشک وایە؟ وایە. ئەی ئافرین شاتوو گیان. شاتوو؟ بەڵێ. حەزت لە پاک و خاوێنی قوتابخانەکەتانە؟ بەڵێ. باشە. پۆلەکەتان کێ پاکەکاتەوە خۆتان یان بەجێ هێڵن بۆ مامۆسا و ئەو کەسانی کە پاکەکەنەوە؟ هەوێ خۆمان پاکەکەینەوە. ئافرین. نابێشت فڕێبەینە سەر زەویەکە و بەجێ بێڵین وایە؟ وایە. ئافرین شاتوو گیان. شاتوو؟ بەڵێ. ئەی چیمان پێشکەشەکەی؟
گۆلانی گۆرانی ئاتی گۆرانێکم بۆ بڵێ قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی و بیل و هۆشە دەیپالێزم باخچەکەی دەلگەشت و شۆپەنجەری قوتابخانە گشت کاتێ ڕووناکیمان دەداتێ فێلمان دەکا ولیابین لە تنگانە ئازامین قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی و بیر و هۆشە ئەی ئافرین شاتووجان یەکچە بڵێ قامی بۆ لێبەن دەست خۆش هەر بژیت دادەژالیا بەڵێ چۆنی باشم ئایکە جوان خۆی گۆڕیوە بەم سەرمایە پۆشاکی کوردیشی لە بەرای وایە وایە تۆ حەزە لە پۆشاکی کوردیە بەڵێ بۆچی لە بەریەکەی چونکە کەلتوری ئێمە کوردیە و زمانیشمان کوردیە ئەی ئافرین پۆشاکی ئێمە پۆشاکی نەتەوایەتیە زمانەکەشمان کوردی وایە باڵێ کوردم خەڵکی کوردستانم زمانێمە کوردیە ئافرین ژالیا باڵێ ئادی پێ بڵێ لە پۆلی چەندی چوار ئەی ئافرین لە پۆلی چوار ژالیا باڵێ لە گوندەکەتانە قوتابخانەی تایە نەخێر بەڕاستە باڵە ئەی بەداخەوە ئەی لەکوێ خوێنن ئاوای شێخ مستەفا ئەوای شێخ مستەفا دوورە لێرەوە زۆر دوور نییە ئەی بەچی هاتوو چووەکان ئۆتۆمبیل ئۆتۆمبیل باڵێ باشە ئێمە ئەبێ ئەو ڕۆژانەی کە سەرما و بەفر و بارانە نەچینەوە بۆ قوتابخانە بڵین خەو خۆشترە لە قوتابخانە نەخێر بۆچی چونکە قوتابخانە شوێنێکی زۆر خۆشە و هاوڕێکە و هاوڕێی لێ و ئەتوانین فێری زانست و زانیاریش ببین ئەی ئافرین ئەگەر نەشتینەوە بۆ قوتابخانە و کاتە لەوانەکانمان دواکەوین وایە باڵە ئەو کاتە چیمان لێت خوێندکارێکی تەمەڵمان لێ دەرەچێ فێری هیچ شتێک نبین وایە وایە ئەی ئافرین ژالیا گیان ژالیا باڵە حەزت لە چوانەیەکە زۆر وانەی زانست وانەی زانست ئافرین بەڵام ئەبێت لە هەموو وانەکانی تریشا باش بی وایە وایە وتی لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار ئافرین ژالیا گیان ژالیا باڵە گوندەکەی ئێوە زۆر جوان و دڵگیرە زانی باڵە ئەلو خوارەوە چەمێکمان بینی ئەوە ئاوی تایە باڵێ ئەی سوپاس بۆ خوا ئاوی تایە باشە ئاوەکەش بەناو گوندەکەی ئاڕوە باڵێ باشە ئەو چەمە سوودی لێبینن باڵێ بۆچی بەکارێنن مانگا و ئاژەڵەکانمان لەوێ ئاوخۆن و هەروەها خۆشمان سوود لە ئاوەکە وەردەگرین واتە بۆ خواردنەوەی خۆشتان بەکارێنن نەخێر بەس بۆ ئاژەڵ و ئاودانی باخوشتەکانتان بەکارێنن باڵێ باشە ئەبێ ئێمە خۆڵ و خاشاک و شت فرە بینە ئەو چەم و ڕووبارانەوە نەخێر بۆچی چونکە ژینگەکەمان پیس دەکات و ئاوەکەشمان پیس دەبێت زۆر ڕاستە ژالیا لە باڵێ. وەرزی بەهارە خەڵکیە بۆم ناو بۆ سەیران باڵێ باشە ئەی خۆتە چی بۆ گەشت و سەیران باڵێ باشە ئەی چ ڕێنماییەکە هەیە بۆ ئەو خەڵکەی کاچن بۆ گەشت و سەیران دوای خۆیان ناوچەکان پیسەکەن ڕێنمایم ئەوەیە کە ئیتر هەرگیز وانەکەن و ژینگەکەمان پیس نەکەن ئافرین چووکە گەر ژینگەکەمان پیسکەن ئیتر ناوچەکەمان بە کەڵکی ژیان و بە کەڵکی ئەوە نایە ئێمە تیای دانیشین ئەو هەواکەشمان پیسە بێ وایە وایە ئافرین ژالیاگیان ژالیا باڵێ چیمان پێشکەشەکەی گۆرانیەک گۆرانی یادی گۆرانێکم بۆ بڵێ ئای لەو بەفرەباری وە زەوی یەک پارچە زیوە نەبەر دیارە نەدرەخت نە هەورازی بەرز و سەخت هەمووی لە بەفراکپە بێسروەیە و بێچپە منداڵان دەی یاریکەین جەیمانیمان دیاریکەین هێمن ڕاکە هێرش وەرە هیوا تۆپەڵێ خڕکە گوێرزگاری پێسرکە ئەی ئافرین ژالیاگیان یەکچە بڵێکین بۆ دادە ژالیا هەر بشی ژالیاگیان کوا دیاری چۆنی باش ئەیکە جوانەکە کە دیاری ئەویستلی کوردی لە بەرە وایە باش دیاری گیان تۆ چوویتە قوتابخانە ساڵێت لە چمنە لە پۆلی چەنی نەچوومەتە مەتکەفل نەچوویتە قوتابخانە حەزت لە قوتابخانەیە باڵێ ئەی حەزەکەی زوو بچی باڵێ لەگەڵا ماوڕیانە تا حەزەکەی بچیتە قوتابخانە باڵێ باشە کەواتە هەنێ ڕێنمایی و پێڵێم ئەبێ بیکەی بۆ ئەوەی زوو گەورەبی باشە باش تۆش وەکو ژالیا و شاتوو ئەوان ئەبێ شەوا زوو بخەوی باش ئەبێ بەیانیان زووەسی لە خەو ئەبێ خواردن بخۆی ئەبێ میوەکان بخۆی ئەبێ بە قسەی دایە و بابە بکەی نابێ یاری بە مۆبایل بکەی باشە باش ئەو کاتە گەورە ئەبیت و وەکو هاوڕێکانە لە قوتابخانە خوێندکارێکی زۆر باشە لێ دەرەچێ باشە باش ئافرین دیاری باڵێ منە خۆشەوێ باڵێ ئەی پێ خۆش هاتمە گوندەکەیەوە باڵێ ئافرین منیش تۆم زۆر خۆشەوێت لەبەر ئێوە شاتمە گوندەکەتان باشە باش یەک چەبڵقای بۆ کاکە دیاری دەست خۆش مایکەکە بە ئاریساگیان
ئاریساگیان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە عیب من نییە ئەی یاخوا قەت ئەیبێ نەبێ ئاریساگیان چۆنی باشم کە جوانە ئاریسا لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ ئافرین هەر بشی ئاریسا بەڵێ ئیتر ئێمە ئێستا لە وەرزی زستانین وایە وایە باشە لە وەرزی زستان خەڵکی گوندەکان کاریان چییە؟ عەرزە کێڵن گەنم ئەچێنن بۆچی ئەمان ناکەن؟ لەبەرەوە دوایی بەرهەمێکی زۆریان دەست بکەوێت ئیشەڵا بەرهەمێکی زۆر باشتان نەبێ ئاریسا بەڵێ خەڵکی ئەم گوندەکاری کشت و کاڵ چی و چیەکەن؟ خەیارەکەن ترۆزی ئەکەن کاڵەکەکەن شوتی ئەکەن هەنار ئەکەن مۆزەکەن ئەی کوولەکە و هین گەنم و جۆ و برنج و شتانە بەڵێ ئەوانە شەکەن ئەوانە شەکەن بەڵێ ئەی باشە ئێوە ئەوتانەیەوە برنج و شتیش بەڵێ ئاوی چەمەکەیە بەڵێ کەواتە ئەو چەمە سوودی باشیە بۆیە وایە بەڵێ باشە ئاریسا بەڵێ کارێکی باشە خەڵکی گوندەکان کشت و کاڵ بکەن یا خراپە کارێکی باشە کارێکی باشە چونکە خەڵکی گوندەکان لە ڕێی کاری کشت و کاڵەوە ئەتوانن داهاتێکیان بۆ خۆیان دەست بکەوێ خەڵکی شارەکانیش خواردنیان دەسەکەوێ چونکە ئەگەر خەڵکی گوندەکان نەبن خەڵکی شاریش هیچ شتێک نابێ بیخوا وایە وایە باشە ئاریسا تۆ هاوکاری خەزانەکەەوەکەی کاتی کشت و کاڵۆ و شتانە بەڵێ چیان بۆکەی من ئەگەر باوکم چوو بێ بۆ شوێنێ لەگەڵ خوشکەکان ماشتەکە مەژوورەوە ئافرین ئەی خواردن و شتەبەی بۆ سەر زەویەکاتان بۆ باوکت و براکات بەڵێ. دایکتوان ئافرین کەواتە بی ئێمەی مناڵان هاوکاری خێزانەکانمان بکەین لەو کارانەیە وایە وایە ئەی ئافرین ئاریساگیان ئاریسا بەڵێ گوندەکەی خۆتان نەخۆشەوێ بەڵێ حەزەکەی ماڵتان لێرە بارکا بۆ شاریان لە گوندەکەی خۆتان بمێن هەر لە گوندەکەی خۆمان ئافرین ئەبێ مرۆڤ شوێنەکەی خۆی خۆش بوێ ناوچەکەی خۆی خۆش بوێ نابێ بیر لەوە بکاتەوە کە ناوچەکەی خۆی بەجێ بێڵێ وایە وایە ئافرین ئاریسا بەڵێ ئەی چیم پێشکەشەکەی گۆرانیە گۆرانی ئەدی گۆرانیەکەم بۆ بڵێ هاوڕێی باش زۆر پێویستە دڵسۆز و خاوەن هەستە لە کاتی تنگانەداوە خوشک و برا کەسە هەرچیەکەم پێویست بێ خێرا هاوکارم دەبێ بۆیە منیش بە وەفام بۆ گشت هاوڕێکانم وەم کەسێکی دڵسۆز دەبم هەتا لەم ژیانەدا ئەی ئافرین یەک چەپڵی قایم بۆ ئاریساگیان دەست خۆش هەر بشی مایکەکە بە کاکە پەرۆش پەرۆشگیان بەڵێ چۆنی وەڵا باش ئەحواڵە چۆنە وەڵا باش یاخوار باش بی پەرۆش بەڵێ ئای گەڵای دارەکانیشمان زەرد بوو وایە بەڵێ ئیتر گەڵاکان هیچی پێوە نامێن و ئەوەرێن ئەو بۆچی لەبەرەوەی پاییزێ لەبەر ئەوەی ئیتر تەواو گەڵاکانمان خۆیان ئاماداکەن بۆ وەرزی بەهار دووبارە سەوز بنەوە وایە بەڵێ ئافرین پەرۆش بەڵێ وەرزی زستانی ئێرە ساردەیان گەرمە ساردە ساردە باشە ئادی بەڕاستی پێم بڵێ خەڵکی ئەم گوندەی ئەوە دارە بڕنەوە بۆ خۆگەرمکردنەوە نەخێت نەخێر ئەوە کارێکی زۆر باشە سوودی دار چییە بۆ مرۆڤ سوودی ئەوەیە ئۆکسجینمانەداتێ و هەوای پاک وەرەگرین و ئارزەکانیشمان جوانەکەن ئافرین ناوچەکەمان جوانەکە سێبەرەکەی چیمان بووەکە زەویمان بۆ فێنگەکان لە وەرزی ئاوینا هەروەها لە بەروبوومی چیشە خۆین دارەکە وایە چونکە ئێمە ئەوە تا دار هەنار لە پشتمانەوەیە ئێمە هەنارەکانە خۆین ترێ خۆین سێوە خۆین ئەمانە هەمووی بەرهەمی دارەکانن وایە بەڵێ باشە پەرۆش بەڵێ ئێرە داری چی زۆر لێ ئەم گوندەیەوە هەنار ئەی چیتری لێە هەنجیری لێیە شاتووی لێیە داری خۆخ و ترێ و ئەمانەشی لێ باشە ئەدی بزانم چی دروستەکرێ لە هەنار لە هەنار ئاوی هەناری لێ دروستەکرێ ئەوەی کە ئێمە پێڵێ شەربەت وایە چیتر ئەکرێ بە ترشیات ئەکرێ بە ڕوو بە هەنار وایە ئەکرێ بە ترشیاتیش ئەکرێ بە ترشیاتیش بەڵێ منەوەم نەبیستووە ئێوەیکەن ئەی خۆش دەرەچێ بەڵێ زۆر ترشان دەم ماوی کرد باشە ئەم جارەکە هاتم بۆ گوندەکەتان یەم بۆ ماڵی ئێوە لەو ترشاتا خۆم باشە ئافەری پەرۆشیان پەرۆش بەڵێ تۆ دارەکانە خۆشەوێ بەڵێ ئەیان بڕیتەوە نە باشە ئەی ئەتەوێ ڕێژەی دار لە کوردستان زۆر بێ بەڵێ ئەی ساڵانە لە بری ئەوەی دار ببڕینەوە ئەبێ چی بکەین ئەبێ دار بڕوێنین وایە بەڵێ
تۆ دارە ڕوێنی لەگەڵ خێزانەکەتا بەڵێ ئەی ئافرین هەر بشی پەرۆشیان پەرۆش بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی شعری شعر ئەدی شعرێکم بۆ بڵێ تیشی خۆر سوودی زۆرە تیشی خۆر دەبەخشێ وزەی زۆر چەشاوی ڕووناکیە پێکاتی خۆراکیە هەرچی هەیە لە زینەوەر لە مرۆڤ بوونەوە لە وشکانی و لەنا ئاو هیچیان ناژین بێتەوە چەندین هەساری جۆراوجۆر کەوتنە کۆمەڵی خۆرمانگ و ئەستێرە و ئاسمان درەوشاوە مەسەلمان هەموو بەهۆی تیشکە خۆر سروە نەگرن هەمە جۆر ئەی ئافرین یەک چەپڵی قایمی بۆ لێبەن دەست خۆش پەرۆشیان هەر بشی مایکەکە بە بە کاکە ئارێز ئارێزیان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە وەڵا باش ئەی ئەو قەومە چۆنن ئەویانی دایە و باوە چۆنن باشن وەڵا هەمووی باشن بەڵێ یاخوار باش بن ئارێزیان بەڵێ لە پۆلی چەندی حوت لە پۆلی حەوت ئەی تۆ لەکوێ خوێنی لە ئاوەی شێخ مستەفا هەر لەوێ خوێنی بەڵێ ئافرین هەر بشی ئارێز بەڵێ مناڵتان زۆر لەگەڵای کاتم بۆ قوتابخانە بەڵێ چەند مناڵن وەڵایی دەوری سیانزەدان ئەمانە هەموویانیان بەڵێ ئەی ئاگاتان لە یەکتریە بێ لە قوتابخانە بەڵێ باشە گوندی تر کوێتان لێوە نزیکە چاڵگە و کانێنار و قامیشان و دووکەرە و ئەوانە قوڵەقای قوتابخانەیان تیان نییە نیوەیان تیاتی بەڵێ ئەی ئەوانەی کە تیان نییە هەمووتانەچم بۆ ئەوای شێخ مستەفا بەڵێ زۆر باشە بەو هیوایە کە ئاوا لە خوێندن بەردەوام بن بیر لەوە نەکەنەوە کە واز لە خوێندن بێنن باشە باش ئارێز بەڵێ عادی گوندەکەتان ناوی چی بوو کوڵەجۆ کوڵەجۆ باشە واتای کوڵەجۆ یعنی چی کوڵەجۆ یەکەم جار جۆگەکەی بچووک بووە تر دوایی کوڵەکەیان لێ کردووە کردیانە بە کوڵەجۆ یعنی ئەو جۆیە لە جۆگاوە هاتووە بەڵێ من وابزانی مەبەستان لە جۆیە ها گەنم و جۆیە کە ئاڵێن کوڵە جۆ کەچی لە جۆگای کورتەوە ناوەکەی هاتووە وایە بەڵێ ئەی ئافرین ئارێز کێ ئەم واتای ناوی گوندەی پێوتی باوکم باوکە ئافرین جۆ بگرە کارێکی زۆر باشە مناڵان ئاوا واتای ناوی ناوچەکەی خۆیان یان گوندەکەی خۆیان بزانن لەبەرەوەی کاتێک گەشتیارێک هاتە ئەم ناوچەیە وتی ئەوە گوندەکەتان ناوی چییە نەڵێن نایزانین وایە بەڵێ ئافرین ئارێز بەڵێ سروشتی گوندەکەیەوە زۆر جوانە ئەزانی بەڵێ باشە تۆ لە قوتابخانە وانەی هونەرە خوێنن بەڵێ باشە مامۆسای هونەرتانەیە بەڵێ فێری وێنە کێشانتەکە بەڵێ باشە بۆ هەوڵنایی ببی بە وێنە کێشێکی زۆر بەناوبانگ بۆی بڵێن ئارێز کوڵەجۆیی هونەرمەندێکی زۆر باشە ئەگەر بۆ خۆ وێنەی ئەم ناوچێ بکێشی وێنەی هەنارێ بکێشە دوای وێنەی دارێک ئەجا شاخ و داخ و وێنەی سروشتەکە لەبەر ئەوەی ئەم ناوە زۆر باشە بۆ ئەوەی فێری هۆراوە بی فێری نووسین بی فێری وێنە کێشانیش بی باشە ئافرین ئارێز بەڵێ تۆ هیچوان پێشکەش ناکەی ناوەڵە دەقەی ناکە کەواتە یەک چەپڵی قایم بۆ کاکە ئارێز مایکەکە بە ئاراگیان ئاراگیان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە لا باش یاخوار باش بی کاکارە بەڵێ لە پۆلی چەنی حوت حوت ئەی ئافرین کەواتە لە گوندەکەی ئێوە هەمووتان ئەخوێنن کەسی تیان نێوازی لە خوێندنێ نابێ وایە ئافرین باشە مناڵان پێویستە بخوێنن یان واز لە خوێندن بێنن پێویستە خوێنن پێویستە بخوێنن ئافرین ئاراگیان بەڵێ ئەم ناوچەی ئێوە شاخ و داخە وایە بەڵێ باشە ئاژەڵی کێوی لێ لەم ناوچەیە بەڵێ چه ئاژەڵێکی کێوی زۆر لێە کە و سوێسکە پۆر چیتر ئاسک ئاسک ئەمانە لێ ئەیکە جوانە ئەی چەقەڵ و ڕێوی و ئەو شتانە ئەوانەشی لێ ئەی ورت هۆرچی لێ نییە ئەی فیل فیلیشی لێ نییە فیلی لێ نییە بڵێ خۆ ئێرە قاڕەیە فریقانیە فیلمان لە کوێ بوو وایە بەڵێ ئافرین ئارە بەڵێ باشە مناڵان ئەبێ یان گەورەکانیش ئەبێ ئازاری ئاژەڵی کێویەکان بن ناخێ بۆچی لەبەر گوناح نوانش بێزمان لەبەرەوەی گوناحن و ئەوانیش بێزمانن ئەوان سروشتەکەیان بۆ جوان کردوون وایە بەڵێ ئەی باشە خەڵکی گوندەکەی ئێوە لێرە ئاژەڵە ماڵیەکان بەخێوەکەن بەڵێ چی بەخێوەکەن مانگا مەڕ بزن ماگا مار بزن ئەوە چییە قەلە بەڵێ قەل و قازیشتانەیە بەڵێ خەلوقاز قەلاڵێ چی کە قساکە ها قەل کە قساکڵێ چی قلق 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 کە جوانە هەر بشی باشە ئارە بەڵێ سوودی مەڕ و مانگا و بزن چییە مەڕوانە مەڕومان بۆچی مەڕومانگا بەرهەممان دێنە و بەرەمەکانی چی شیر
شیرەکەیەکەن بە ماسەیکەن بە پەنیر وایە بەڵێ باشە ئەم بەرەمانەمووی خۆتان لێ خۆنیان لێ شێفرۆشنەوە لێشە فرۆشنەوە لێ شێفرۆشنەوە کەواتە بەخێوکردنی ئاژەڵ لە گوندەکانە کارێکی باشە وایە ئافرین ئێوە چیتانەیە لە ماڵەوە مانگا قاس قەل هەمووتانەیە بەڵێ ئەی گیان کە جوانە ئەی مراویتان نییە مراویشمانێ ئەی جوچک جوشمانێ ئەی چۆلەکە چۆلەکەمان نی چۆلەکەتان نییە چۆلەکە ماڵی نابێ وایە بەڵێ ئافرین هەر بشی ئارەجان یەک چەپ لە قایم بۆ کاکارە مناڵەکان من ئەمڕۆ زۆر دڵم خۆش بوو لەبەرەوەی گوندەکەتان هەم جوانە هەم ئێوەش زۆر ژیر و گوێڕایەڵ و قسەی زۆر باشیشتان کرد و زانیاری زۆر باشیشتان بە من بەخشی بەڵام بەداخەوە ماوەی بەرنمەکەمان لێرەیە کۆتایی هەو ئەبێ هەوڵ بەم بچم بۆ گوندێکی تر بۆیە هەتا گوندێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ خواحافیز